گوناحی کەبائیر ئەوانن کە یان حەدی لەسرە هەشت گوناح لە ئیسلامە هەیە حەدیان لەسرە یان هەڕەشەی ئاخرەتی لەسرە خوای پەروەردگار هەڕەشەی لە ئاخرا کردووە بە ئاگری جەهەنەم ئەمانەش ئەبنەوە بە دوو بەش یان واجبێکە و نەی کردووە فەرزێکە لەسەری و نەی کردووە وەکو بۆ نمونە جیهاد فەرز بووە لەسەری ئەو نەی کردووە چونکە ئەمە خوای گەورە عەذابی لەسەرەدا ئەفەرمێ ئیلا تەنفیڕوا یعەذبکم عەذابا ئەلیما لە هەر گوناحێک لە باسی هەر گوناحێکە برایانی خۆم لە باسی هەر گوناحێکە خوای پەروەردگار لە قورئانە یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەدی لەسەر واجب کردبێ یان فەرموویەتی ليس منا يان فرميتي لآقرايا يان حدي لسر يان عذابي آخرتي لسر دروس بوا أما بي أوتر قناحي قورا أم قناحي قوريا إنسان كان أقر كرديان مسلمان كان أقر كرديان بي كافر نابن ما دام بحلالي نزانا بون منقنجك زيناي كردوا يجي كشرابي خواردتوا يجي كالرباي ورقرتوا يجي كالرشوي داوا يان رشوي ورقرتوا أمانة عقوبة كانيان أجر لسر كابرا عقوبة كي تنفيذ كراتوا وباك بيتو جناحي لسر نامنه أجر هاتو دار الإسلام كابو خلافتها بو دا صلاة دارية كابو كابرا زيناي كردو حتى كي لسر تنفيذه به أجر نبو بين خوي وخواي پروردگار وتوبي ليكا ومنته ولاي مشيئة ورحمة خواي پروردگار كوابو أو جناحاني كبيان وتراوى جناحي مفسقة هندي كان بريتين لكبائر كبائر كان أوانا هالرشي لآخرتها لسريان حدي للدنيا لسريان بيغمر عليه الصلاة والسلام فرميتي ليس منا أم هالرشي قردويتيو جاء آية أما فرزك وازلهن راوة وكو أو جهادي كوتميان رز قرتني دايكو باو كابراك الرزي لدايكو باو چينا قرتو جنيوي بيداون الشقيتي هالداون أما فرزي وازلهن بلان بي كافر نابي هروها أقر هاتو بونمونا واجبێکی تر لە واجبانە کە بۆ نمونە ڕاستگۆیی ئەگەر هاتو ڕاستگۆیی نەکردە پیشەی خۆی هەر درۆ بوو هەر فشە و فیشاڵی زۆر بوو خۆڵکێشانی زۆر بوو کابرا بەمە کافر نابێ مادام بە حەڵاڵی نازانێ خۆی ئەزانێت کە ئەسڵ ئەوەیە کە ئینسانی مسلمانە بێ مسلمان صادق بێ وەکونوا مع الصادقین لەگەڵ ڕاستگۆیان بن بەڵام ئەم چۆتە ڕیزی فشەکەران و خۆڵکێشان و درۆزنانەوە بەڵام لە هەمان کاتە لە ڕیزی ئەهلی ئیمان نەچۆتە دەرەوە مادام هەر تەرکی واجبەکەی کردووە یان کردوەیەکی حرام و بە حەڵاڵی زانیوە بە حەڵاڵی نەزانیوە عەفوەن یان کردوەیەکی حرامە ئەنجامی داوە بەڵام بە حەڵاڵی نەزانیوە بۆ نمونە شەرابی خواردۆتەوە زینای کردووە دزی کردووە سوی خواردووە درۆی کردووە نەمیمەتێکی کردووە دووزمانی کردووە غەیبەتی کردووە ئەم کەبائیرانەی تری کردووە وەکوتم ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێ بگەیاندوێتی حەفتا ئیمامی ئیبن حەجەری هەیتەمی گەیاندوێتی 300 ئیمامی ئەسیوطی گەیاندوێتی زیاتر لە 100 و هەروەها ئەبەمانە ئینسانی مسلمان پێی کافر نابێ بەو مەرجەی حەڵاڵی نەکردبێ بۆ خۆی بە حەڵاڵی نەزانی بێ ئەمەش پێی ئەوترێ فاسق فاسق لێرە ئەمە پێی ئەوترێ فاسقی میلی هەندێک لە عولەما ناویە بن بە فیسقی ئەصغەر یان ئەفەرمون فاسقی میلی واتە هەر لە ڕیزی میلەتی ئیسلاما ماوە نەیبردووەتە دەرەوە چونکە ئەسڵی ئیمانەکەی هەر لە دڵ و دەرونیا ماوە نوێژ و تاعەت و عیبادەتەکانیەکە بەڵام کەوتۆتە ئەو زینایەوە نوێژ و تاعەت و عیبادەتەکانیەکە بەڵام ڕیبای وەرگرتووە نوێژ و تاعەت و عیبادەتەکانیەکە بەڵام شەرابی خواردوتەوە تۆبەی لێکە ئەگەڕێتەوە سەری بەڵام ئەم فیسقا لأهل ملتي إسلامي هشتوتو نيبردوتو درو چونك هندي فسق هيا قورتنا خواهي قورا فرمي بو إبليس فرمي ففسق عن أمر ربه أو لفرماني خواهي پروردگار درشو أبا واستكبر وكان من الكافرين أو فسقي أو چوت الريزي كفر أو بيوتر فسقي أكبر إما كفري أكبر هي كفري أصغر هي فسقي أكبر هي فسقي أصغر هي شركي أكبر هي شركي أصغر هي وهروها نفاقش بهمان شيوه لبرو إنسان بي لو أنا أقدر بي أم قناحانا وكو خواردنو شراب خواردنو دزي يان تومت بار كردنية چه بزينا وتيوتي فلان دولار وحيزة قاندرة زينايا داوين بيس زيناي كردو أمانا عقوبي لسرا لدنيا اگر تو بيل چه كدو داوين بيس إثبات نكرد هشتا جلده أخوي لسري اگر یەکە شرابی خواردبەوە چل جەلدا خوا لەسەری چل نعلی پێچێژن چل قامچێکی بەسیتی پێچێژێ بۆی حەدێکە و لێی پاگە بێتەوە یان حەدی حرابە واتە جەردەی و ڕێگری لەسەر ڕێگای خەڵکی و خەڵگە چن بۆ حەجە و ڕووتی کردوونەت وەکو موسەیتەرانی کە بەناحەق لەسەر ئەهلی ئیسلام دائەنرێن و ئەیان ڕوتێنەوە لە وڵاتانی مسلمانانە ئەمانە حەدی حرابەی لەسەرە پێویستە لا ببرێ
پێویستە عقوبە بخوا کابرا ئەگەر عقوبەکەی خوارد ئەوە پاگوتەوە لە گوناحەکەی ئەمانە پێیان ئەوترێ کەبائر ئەگەر بە حەڵاڵی نەزانی بێ کابرا لە ئیسلام ناڕواتە دەرەوە ئەنجا هەروەها درۆکردن هەروەها سەرپێچیکردنی ئەمری دایک و باوکو و جۆنەدان پێیان و ئەمانە مەشهورە لەناو ئەهلی ئیسلامە ئەلەمەشەوەی ئەو قاعدەی کە وەرگیراوە لا نكفر مسلما بذنب ما لم يستحله يعني لا نكفر من أهل القبلة أحدا ما لم يستحله ما دام بحلال نزاني بو أهل قبلة ومسلمانا اما بكافري نازانين ما بس لم جناحانه كبيوتر مفسق ابي انسان لما اقدار به هر کەسێک لەم گوناحە گەورانەی کرد ئەمێنێتەوە بینی خۆی و خوای پەروەردگار ئەگەر هاتو تۆبەی کرد و لێی پەشیمان بووە بینی خوای گەورەیە و مەشیئەتی ئەوە ئەگەر لێی خۆش بووە ئەو لێی خۆشە بێ ئەگەر لێی خۆش نەبووە خاتە جەهەنەمەوە بەقەدەر گوناحەکەی عەزابە چێژێ دوایی دێتەوە دەرەوە ئەمانە پیانەوترەوەکو لە حەدیثی بوخاریە هەیە ڕەحمەتی خوای لێبێ لە ئەبو هورەیرەوە رواية كراو حديثي جمارة 1437 صحيح بخاري كبيان وتري الجهنميين أمانة أهل جهنم يعني بيوتري أشنا ناو جهنمكو بقدر قلنا حكاني خوان تا بالفتا أبن عذاب خوان دو أيدينا ودروا چونك بيغمر عليه الصلاة والسلام لحديثي صحيح 1450 بخاري لأنس وأمجار أجرته أفرمي ليصيبن أقواما سفع من النار بذنوب أصابوها عقوبة هندي كس هندي خلق أشننا وأجري جهنم لا أجرك بريانا كبير وكو عقوبيك وكو سزايك أي تشجن بسبب يو جناحانيك كردويانا باك ابنه ثم يدخلهم الله الجنة بفضل رحمته بلام خواي جورا لفضل رحمتي خواي ودواي أن خاتبهاش نوا يقال لهم الجهنميين أما نبيانا وتري جهنمية كان أو كساني كأسنا جهنم